الحمد لله وبه نستعين. عزيزكم وەرە چێژ لە ژیان ببینە. ئەگەر ئەتەوێت چێژ لە ژیان ببینیت، ئامان سەد ئامان ئارامی خۆت و ماڵەکەت مەکە قوربانی قسەی خەڵک، چونکە هیچ شتێک لە دنیادا بەقەت ئارامی خۆت و ماڵەکەت گرنگ نییە. بە قسەی ئەم برایەتکە لە هەر کاتێکا بووی، لە هەر زڕوف و حاڵێکدا بووی، ئامان سەد ئامان لەبەر قسەی خەڵک ژیانی خۆت وێران مەکە. خەڵک بە بەردەوامی دەمی کراوەیە، دەمی خەڵک بە هیچ شتێک ناگیرێت. خەڵک بە بەردەوام قساکە، بەڕاست و بە چەپا قساکات. واللهی دەوڵەمەند و پارەداربی ئەڵێن دزە، فەقیر و هەژاربی ئەڵێن داما و نەکبەتە، قسەزان و قسە خۆشبی ئەڵێن کەسێکی زۆر بڵێیە، کەسێکی بێشەخسیاتە، داخراو بە، کەمدوو بە، ئەڵێن کەسێکی متەکەبیرە، خۆ بەزلزانە. وەرە قسە بکە، ئەڵێن ئەمە لە هەموو شتێکا قساکە. وەرە بێدەنگ بە، ئەڵێن ئەمە کەسێکی ترسنۆکە، بێ هەڵوێستە، ناوێرێت. بۆیە عەزیزەکەم، تۆ قەت لە قسەی خەڵک سەلامەت نابیت. واللهی مردووی قەبرستان لە قسەی خەڵک سەلامەت نابێت. خەڵکێک هەیە 10 ساڵە 20 ساڵە 30 ساڵە مردووە، هەتا ئێستا خەڵک بوختانی بۆکە، هەتا ئێستا جنێوی پێدات. واللهی ئەو ئاگای لە دنیا نەماوە. شەیتان وەکو کوور دەڵێت دەسی لێ شۆریوە، بەڵام خەڵک وازی لێ ناهێنێت. بۆیە ئەگەر تۆ وا گومان بیت لە قسەی خەڵک سەلامەتە بیت، تۆ شێتی وەکو ئیمامی شافعیە فەرمێ بەڕەحمەت بیاخۆ. قالوا عن الله ثالث ثلاثة، وتیان سێ خوا هەیە، بوختانیان بۆ ئەڵڵا کرد. وتیان محەممەد شاعیر و مەجنون، کاکە ئەمە شاعیرە، خۆ قورئان نییە نووسیوێتەوە، ئەمە شعرە نووسێتەوە، ئەمە شێتە. فەمەن ئەنە وئەنت، من و تۆ کێین تا قسەمان لەسەر نەکرێت؟ واللهی تا ئەو ڕۆژەی ئەمری خەڵک قسەت لەسەر ئەکات، بوتانت بۆ ئەکات، غەیبەتت بۆ ئەکات. بۆیە چێژ لە ژیان ببینە عەزیزەکەم. لا تبالی بكلام الناس، گوێ بە قسەی خەڵک مەدە. چۆن ئەچیتە سەر بەردێکەوە حسابی بۆ ناکەی، ئاوا سەیری قسەی خەڵک بکە. هەر کاتی ئاوا سەیری قسەی خەڵکت کرد، چوویتە سەر قسەی خەڵک، چۆن ئەو بەردە بەرزە ئەکاتەوە، ئەو قسەیەش ئاوا بەرزە ئەکاتەوە. حیساب بۆ قسەی خەڵک مەکە. بەڵام ئەگەر گوێت بۆ قسەی خەڵک هەڵخست، هاوڕت بۆی دایەوە، حیسابت بۆ کرد، ئەو کاتە پشتە ئەشکێنێت. بۆیە چێژ لە ژیان ببینە عەزیزەکەم. لا تبالی بكلام الناس، گوێ مەدە بە قسەی خەڵک. واللهی من دەدانە ساڵە و مامۆستاکانی ترش ئەزانم هەروان لە سۆشیال میدیایە، واللهی قسەی وان پێوترێت، کوور دەڵێ سەگ بۆنی پێوە ناکات، جنێوی وا ناشرین، بوتانی وا ناشرین، هەر خۆم تەوەقعی ناکەم. باشە لە هەموو ئەتەکێتێکی کەسی موسڵمان و تەنانەت غەیرە موسڵمانیش دوورە، وەکو مرۆڤ. بەڵام نابێ من هاوڕێی بۆ بەمەوە، نابێ گوێی بۆ بگرم، نابێ بیەڵم ئارامی خۆم و ماڵەکەم تێکچێت لەسەر قسەی خەڵک. وەکوتم خەڵک بەڕاست و بەچەپا قساکە، لەسەر زین و مرد و قساکات. بۆیە چێژ لە ژیان ببینە عەزیزەکەم. واللهی جوان بی هەر قسەت لەسەرەکەن، ناشرین بی هەر قسەت لەسەرەکەن، زەواجە کردبێ هەر قسە لەسەرەکەن، زەواجی شت نەکردبێ هەر قسە لەسەرەکەن. واللهی مەگە بڕۆیت خێمەیەک لەسەر ئەو شاخە دانیت، باشە داکوتیت و بڕۆی لە ژێر خێمەیە بژیت، ئەو کاتەش یەقینت هەبێ هەر لە قسەی خەڵک سەلامەت نابی. ئەڵێن ئەم کابرایەت یەک چووە، ئەگینا بۆ نایەتە ناو مجتەمع، بۆ نایە لە ناو خزم و کەس و کارەکەیە بژێت، بۆ ئەچێتە سەر ئەو شاخە. کەواتە قسەی خەڵک شەقتی هەڵدە، چی ئەڵێن بابیڵێن، حیساب بۆ قسەی خەڵک مەکە. ژیان بەردەوامە، بۆیە لەگەڵ خۆشی ژیانە هەڵکە، تام و چێژ لە ژیان ببینە. قسەی خەڵک وەکوتم وەکو بەرد چۆن ئەچیتە سەریەوە، بەرزە ئەکاتەوە، ئاوا بچۆ سەریەوە، حیسابی تەڵەپوشێکیشی بۆ مەکە.